بێگومان عێراق کێشەی زۆرەوە ئەم کێشانە ساڵەهای ساڵە کەڵەکە بوون و ئەنواعی قەرز لەسەر عێراق هەیە گەندەڵیەکی زۆر هەیە ئەوە شتێکی شاراوە نییە کە عێراق یەکێکە لە وڵاتە هەرە گەندەڵەکانی جیهان ئەمە هەمووی وای کردووەکەوە گەنجانی عێراق بە دەرەجەی یەکەم بڕژێنە سەر شەقامەکان و داوای مافی و ئێستحقاقاتی خۆیان بکەن مافی ڕەوای خۆیان بکەن لە دامەزراندن لە هەلی کار ئەمە بێگومان وەزعی عێراقی بە شێوەیەکی زۆر ئاڵۆز کردووە. ئەمە لەلایەکی ترەوە داخوازیەکانیان زۆر جیاوازە گروپی زۆر جیاواز هەن ئەوانەی کە لەسەر شەقامن و بێگومان ئەم هەنگاوی چاکسازیانە کە بنرێت شێواز و ڕێوشێنی خۆی هەیە بە پێی دەستور تۆ ئەبێ ئەو هەنگاوانە بنەی بۆ نمونە باس لە هەڵبژاردننی پێشوەختەکرێت باشە هەڵبژاردننی پێشوەخت هەموو لەگەڵیان بەڵام لە هەمان کاتە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنە هاوڕانین واتەواڵە نەبێ کۆمیسیۆنی هەڵبژاردن هەڵوەشێتەوە ئەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە واتە ئەمانە هەنگاوی ئەوێ تۆ ئەگەر بتەوە هەڵبژاردننی پێشوەخت بکەی ئەبێ ئەم هەنگاوانە پێشوەخت بنەی ئەمانەش هەمووی لە ڕێگەی پەرلەمانەوە ئەکرێ بەڵام بینی پەرلەمانیش بە هەمان شێوە ئاڵۆزی تێکەوتووە ئەو فراکسیۆنانەی ناو پەرلەمانن داوای ئامادەبوونی عادل عەبدولمەهدیەکەن و ئیستیجوابی ئەوەکەن و تاوەکو ئەو نێتە پەرلەمانەوە هیچ یاسایەکی تر تێ ناپەڕێنن و هەموار ناکەنەوە ئەمە بەعام وەزعەکە ئاڵۆزە ئێستا داخوداوای لێکراوە کە بێتەوێ و ئەو خۆی وەکو خۆی ئامادەی دەست لە کارکێشانەوەشی پیشان داوە بەڵام وەکو لە وتارەکەشیا کە بەڵێن باسی کرد ئەوەیە ئەڵێ نامەوێت عێراق بکەوێتە دۆخێکی نایاساییەوە و حکوومەتێکی ئینتیقالی بێت کە ناتوانێت هەنگاوی چاکسازی بنێ و دواتر ئەوێ لە ماوەی 6 ڕۆژە هەڵبژاردن بکرێ تۆ ئەمانە ئەگەر ئامادەکاری و بۆ کرد پێشوەخت وابزانم ئەویش ئامادەی دەربڕیوە کە ئامادەکاری بۆ ئەمانە کرابێتە پەرلەمان و ئیستیجوابیش بکرێ کۆمەڵێک کەیس جوڵێنراون کە ئەو کەیسانە کەیسی چارەنووسسازن لەو کەیسانە بۆ نمونە کەیسی دەستورە هەموارکردنەوەی دەستور ئاسان نییە کاتی خۆی کە دەستور نووسرایەوە بەشێکی زۆری سونەکانتیایە بەشدار نەبوون ئەمە ئێستا لەم کاتەیە و لەم هەلومەرجەی ئێستاە و بەو تووڕەبوونەی شەقام ئەگەر هاتوو هەموار بکرێتەوە بێگومان لە بەرژەوەندی کووردا نابێت ڕاستە ئێمە ڤیتۆمان هەیە ڕاستە ئەتوانین کاریگەری خۆمانمان هەبێ بەڵام وەزعەکان بە شێوازێک ئالۆزن کە بەو ئاسانیە تێ ناپەڕن وەکوتم وەزعەکە بە شێوازێک ئالۆزە ئێمە ئەتوانین ڤیتۆمان هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئالۆزی وەزعەکە بە شێوازێکە کە ئاسان نییە ئەو ڕێکارانش زۆر داواکاری هەیە کە ئێستا لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی یاساکانە داوا ئەکرێت لەبەرەوە پابند نەبوونی بەشێکی زۆری ئەو لایەنە حیزبیانە بە دەستورەوە کێشەیە ئاسان نابێت ئێمە دەوری خۆمانەبینین ڕۆڵی خۆمانەبین چوەکو کورد و کیانی کوردی لەوێ و چووەکو نوێنەری گەل لەوێ و بێگومان ناهێڵین بە هیچ شێوەیەک هیچ کارێک بکرێت کە لە دژی بەرژەوەندی میلەتەکەمان بێ بێگومان یەکێک لەو فەقەڕانەی کە لە دەستورا هەیە فرۆشتنی نەوت و ئەو دەسەڵاتیانەیە کە دراوە بە هەرێمی کوردستان کە ئەمە بەشێکی زۆری عەرەبەکان ئەتوانم بڵێم پێیان خۆش نییە و ڕازی نین بەوە و ڕاستە و خۆ باسی ناکەن کە ئەمانن باسی شتی تر ئەکەن کە پێویستەکە هەموار بکرێتەوە بەڵام کە هاتە سەر هەموارکردنەوە بێگومان هەوڵی هەموارکردنەوەی ئەوانەش و لابردنی واکەمکردنەوەی ئەو دەسەڵاتانەشەیەن